لا تۆریەکەمی بەرنامەی بانی باش کوردستاندا باز لە کەڵەشاق دەکەین، باز لە مێژوەکەی دەکەین، باز لە جۆرەکانی دەکەین. بێگومان ئێمە هوردەکاری زیاتر و گفتوگۆی زیاتری ئەم بابەت دەکەین بە میوانداری دکتۆر سەروەرلەکی کە شارەزا لە پزیشکی سروشتی بژێکی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆ ئامادەیە. بانی باش دکتۆر بەخێر بێ. باش ئێمە ئەمڕۆ تەوەرەمان دیاری کردە باز لە کەڵەشاق دەکەین. با سەرتا بزانین مێژووی کەڵەشاق چییە و بۆ کەی جێگەڕێتەوە و چۆن بەکار هاتووە. بەڵێ مێژووی کەڵەشاق مێژوویەکی کۆنی هەیە بۆ زیاتر لە 5,000 ساڵ بەر لە ئێستا ئەگەڕێتەوە تا 3,000 ساڵ پێش زاین. شارستانیەتی ئاشوورەکان بەکاریان هێناوە لە عێراق، بابلەکان بەکاریان هێناوە پێش ئاشوورەکان، پێش بابلەکانیش سۆمەرەکان بەکاریان هێناوە. جگە لە شارستانەتەکانی عێراق شارستانەتی فیرعونیەکان لە میسر بەکاریان هێناوە، چینیەکان بەکاریان هێناوە، یۆنانیەکان پێش ئیسلام بەکاریان هێناوە، هندیەکان بەکاریان هێناوە. ئەتە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێین چینی و هندی و یۆنانی و عێراقی و میسری ئەم پێنج شارستانێتە بەکاریان هێناوە 3,000 ساڵ پێش زاین، واتە 5,000 ساڵ پێش ئێستا. بەڵێ دکتۆر کێمە باز لە کەڵەشاق دەکەین، بێگومان سەرتا باز لە سوودەکانی دەکەن. با سەرتا بزانین سوودەکانی کەڵەشاق چێک بوون لە تاکێک ئەنجامی بات. بەڵێ کەڵەشاق سوودی زۆرە لەبەرەوەی ئەگەر بە شێوەیەکی زانستی باسیکەین لەسەر کۆمەڵێک ڕێوشۆن و میکانیزم ئیشەکە. بۆ نمونە یەکێک لەو کارە سەرچانەی کەیکا بریتێ لە دەرکردنی خەڵتە و مادەی زیانبەخش لە لاشەدا کە مادەی خەڵتە و زیانبەخشیش لە لاشە دەرکرا کۆمەڵێک سوودی زۆرمان دەسەکەوێ، وەکو پاکردنەوەی خوێن بۆ دابەزاننی بەرزە فشاری خوێن، واتە بۆ هاوسەنگکردنەوەی پەستانی خوێن یاخود زەخت کە پێوترێ زەخت، هەروەها بۆ چاوریەکان سوودبەخشە ئەوانەی کە ڕێژەیەکی بەرزی چاوریان هەیە، بۆ کەسانی کە سەر ئێشیان هەیە بە سوودە، بۆ کەسانی نەخۆشیەکانی پێستیان هەیە بە سوودە، بۆ کەسانی دەوالیان هەیە ئیسفادەی لێ ئەەکەن، بۆ کەسانەی کە سەوەفانیان هەیە واتە هەوکردنی جونگەکان ئیسفادەی لێ ئەەکەن. کۆمەڵێکی زۆر ئیسفادەی هەیە، ئەویش ئەگەڕێتەوە بۆ ئەو میکانیزم و ڕێوشوێنەی کە کەڵەشاق لەسەر و ئەساسە ئیشەکە. یەکێک لەوانەوەتمان دەرکردنی خەڵتەیە ئەگەر بتەوێت ئەوانەی کەش باسەکەین. بەڵێ کەواتە لێرەدا دکتۆر ئەمێت ئەو پرسیارە ئارسی جەنابتان بکەم، ئایا ڕۆژانی تەندروست بۆ ئەنجامدانی کەڵەشاق کەیە؟ بۆ منە ڕۆژانی دیاریکراوە لەو ڕۆژەدا ئەگەر ئەنجام درێت تەندروستی لە بەراورد بە ڕۆژێکی تر؟ ئێمە دوو جۆر کەڵەشاق ئەکەین بۆ خەڵک. جۆرێکیان بۆ نەخۆشیە، ئەو کەسەی کە نەخۆشیەکی دیاریکراوی هەیە و کەڵەشاق بۆی بە سوودە هەموو کاتێکەکرێ، کاتێکی دیاریکراوی نییە، شەوە ڕۆژە، هەموو ڕۆژەکانی مانگ، هەموو ڕۆژەکانی هەفتە کێشەی نییە. بەس ئەگەر بۆ خۆپارێزی بێ ئەو کەسە نەخۆش نییە، هەر ئەوێ بۆ خۆپارێزی بۆ بەهێزکردنی کۆئەندامی بەرگری کەڵەشاق بکە، لەم کاتەیە ئەگەر باسی ئەو ڕێوشوێنە بکەین کە لە ئیسلاما دانراوە بۆ کەڵەشاق، چونکە لە شارستانەتی ئیسلامیشە لە حەدیسی پێغەمبەرە درودی خوای لێبێ باسی کەڵەشاق کراوە. ئەو ئەفەرمێ لە هەفتەدا دووشەمە و سێشەمە و پێنجشەمە کەڵەشاق بکرێ باشە. واتە ڕۆژە تاکەکە پەیوەندی بە تاک و جوتۆ نییە، دووشەمەی سە جووتە بە سێشەمە تاکە، دووشەمە و سێشەمە و پێنجشەمە. ئەفەرمێ لە مانگیشە لە بەرواری مانگە 1920 مانگی هیجری واتە عەرەبی. بۆ ئەمە لە ڕووی علمیەوە بۆچی وایە؟ ئێمە خۆی دیاردەیەکمان هەیە بریتە لە دیاردەی ڕاکێشانی هەسارەکان، هەتا قوەی جاذبێت ئەتراکشن فۆرس. هێزی ڕاکێشان بریتە لەوەی کە بۆ نمونە شتێک هەڵەی بۆ ئاسمانەکەوێتە خوارەوە چکە زەوی ڕاکێشێ. مانگیش هێزێکی ڕاکێشانی هەیە بۆ ئێمە کە لەسەر ئەرزین، چکە مانگ نزیکە لە ئێمەوە، بەڵام هێزی ڕاکێشانەکەی شەژیەکی هێزی ڕاکێشانی ئەرزەوەتە هێزی ڕاکێشانی ئەرز 6 قات بەهێزترە لە مانگ. بۆیە ئەو کاتانەی کە مانگ لە دوای 15ەوە مانگ لە 14 گەورە نابێ، هاڵێ مانگی 14 یاخود 15 و ئەمانە، ئەو کاتە کە مانگ گەشتە 15 و بەرە و زیاتر واتە 1920 ئەو کاتە هێزی ڕاکێشانەکەی زۆرە بێ. کە هێزی ڕاکێشانەکەی زۆر بوو چیەکەن؟ دەریاوانەکان گەشت ناکەن، بۆ چکە
تەسیر لە شەپۆلی دەریاکانەکە هەڵکشان و داکشانی پێەکە کە پێوترێ مەد و جەزر بۆی تووشی حادیسە نەبن بۆی هێزی ڕاکێشانی مانگەوە. لاشی مرۆڤیش 160 بۆ 70 لە ئاو پێکاتوە هەروەکو چۆن ئاوی دەریاکە شەپۆل پێەیە شلەی لاشەی ئێمەژ ڕاکێشێت و ئەوردەوردە هەڵەیە کێشێ بۆ سەرەوە واتە شلەی ناولاشی ئێمە هەڵە کشێ بەرەو مێش کاتە باری دەرونیمان تێکەچێت تەندروستیمان تێکەچێت لەو کاتا کە کەڵە شاخەکەین جێگیریەکەینەوە تەسیری خراپی مانگ هێزی ڕاکێشانی مانگ لەسەر لاشە لە دەستە خۆش بێزانێرێکی زۆر وەسود بوو سەبارەت بۆی ئەو شوێنانی جەستا کامانن کە زیاتر کەڵە شاخی بۆ دەکرێت بۆ منە دکتۆر ئەوەی سەرنجی منی ڕاکێشاوە کە بەشێکیان ئەبینین لە دەم و چاو لەسەر ئەوەش ئەنجامێن کەواتە زیاترین شوێنەکان کامانن. ئەگەر ئەزەم کامێرەکە توانێت نزیک کاتەوە کۆمەڵی خاڵمان هەیە یەکێک لەو کامێرایەوە دکتۆر پیشانی با بۆیە دیار بێت ئەو کامێرەیە کۆمەڵی خاڵمان هەیە گرنگترین خاڵ بریتە لە C7 یعنی چی ئێمە فەقەرەکانی مل حەودانن 1 2 3 4 5 6 حەوت ها گەرێکێ سەردانەوێنێ ڕقێنەیەک لێرە بەرزە بێتەوە ئەوە بریتە لە فەقەرەی حەوتی بە تایبەتی وانەی زەعیفن ئەگەر ملدانەوێنن لێرە پارچەی ئێسقان بەرزە بێتەوە ئەوە فەقەراتی ژمارە حەوتە ژمارە حەوت کە پێوترێ C7 هەم لە کەڵەشاخە هەیە هەم لە دەرزی ئاژنی نیشە هەیە لە دەرزی ئاژنین و کەڵەشاخە بریتە لە بەهێزترین خاڵەکان کە پێوترێ کاهیل بە عەرەبی واتە C7 ناوچەی حەوت ئەمە بەهێزترین خاڵە دوو باڵێ نە ئێرەی لە پشتەوە باڵێ باشە لە سنتەرە نەک لەم لەولە لەم لاولە پشتی سەریشەها ئەلەم لاولە کە پێوترێ الأخدعين أو الحديث شاهاتوا بريتيا لنقطيكي زور باش شوێنی کەمان هەیە بۆ نمونە لەم دوو ناوچەیە ئەکرێ بۆ کەسانەی کێشەی گورچیلەکان و میزەڵانیان هەیە ئیلتیهاباتیان هەیە بۆ کێشەی خانمان ئافرەتان ئەم دوو خاڵە زۆر باشە ئیسفادەی لەکەن بۆ کەسانی کۆلۆنیان هەیە کاتە بۆ ئەم گرفتەش بەکارێت بۆچی بۆ ئەم گرفتەش مەبەستم ئەو شوێنی گورچیلە ئەوان گرفتی ئەوان هەیە تەماشاکە لەسەر پشتی قاچ لەسەر پشتی هەردوو قاچ بەکارهێنرێ کەڵە شاخ ئەکرێ هەروەها لە هامە ئەکرێ هامە واتە کوێ واتە ناوچەوان بۆ کەسانەی بە تایبەتی سەر ئێشە و جیوب و کێشەکانی شاویان هەیە ئەگە زیاتر وەردیکەینەوە ئەمە خاڵەکانی کەڵە شاخن هەم شوێنی سنتەر هەم ئەم لاولای لاشە کە بە تایبەتی لە پشتا ئەکرێ زیاتر بۆ کەسانەی بۆ خۆپارێزی و بۆ سنت ئەیکەن بەس ئەگەر بۆ چارەسەری نەخۆشی بێ لە سەریش و لە بەشی پێشەوەی لاشە و لە قاچ و لە ئەژنە و لە زۆربەی شوێنەکان ئاکرێ باش ئەوانەی کە بۆ منە بۆ خۆپارێزی نیە بۆ چارەسەری گرفتێکیانە ئەو شوێنی کە گرفتی هەبێ لێ ئەنجامەدرێ بۆ منە بەشێکیان گورچیلان گرفتی هەیە یاخود ئەژنۆ یاخود قاچیان کاتە بەپێی ئەو شوێنەیە کە گرفتەکەی هەیە و کەڵەشاخی بۆ ئەنجامەدرێ مەوەستی لەوێ خاڵی تایبەتی خۆی هەیە خاڵی تایبەتی هەیە ئەو کەسێک کە شارەزای ئەزانێ لە شوێنی هاوبەش بۆ یەکە وەکو سی حەوت کە لێرایە ئەوە بۆ هەموو نەخۆشیەکان ئەکرێ زائیدەن ئەو خاڵی نەخۆشەکەیە باشە بەشێکیان بازەوە دەکەن بە تایبەت بۆ گرفتی پێست ئەوانەی بۆ نزیب کە بە یاخود هەر گرفتێکی تر بێ بۆ پێستیش ئەنجامەدرێت ئەمە دروستە لەو کاتا بۆ دەم و چاوەکرێ ئەمە دروستە بە تایبەتی ئەوانەی کە قەبارەی کوپەکان بچووکن وەکو ئەم بابەتانە ئەمانە بەکارهێنرێن بۆ نەخۆشیەکانی پێست بۆچی لەبەرەوەی ئەمە کەڕایە کێشێ فشارێکی زۆر ناکات لە پێستەکە چکار پێستی دەموچاو ناسکە وەکوهی باقی لاشە نییە ئەبێ کوپی قەبارە بچووک بەکاربێت وابێ زەختی کەم لێ بکرێ وابێ شفرەی تایبەت بەکاربێ نەوەکو موس باش نییە بەکاربێ ڕێرمایەکانی کەڵەشاخ کە ساڵانە با بڵێن کەڵەشاگرەکان دەورە ئەبینن لە دەورەکانە پیانە وترێ نابێ موز بەکار بێت دەبێ شفرە بەکار بێت شفرەی تایبەتی خۆی هەیە کە ڕقم 11 ئەو کاتە بەکارهێنرێت بۆ دەموچاو شتی ورتریشمان هەیە بۆی عەزیەتی نەبێ بەڵام بۆ زیبکە سوودێکی زۆری لێ بینن لە ماوەی هەفتەیەکە بە تەواتی فەرقی پێکەن دکتۆر بەشێکیانە بینن بۆ منە چەندانەیەک لەمە لە کەڵەشاخ بۆی بەکار هاتووە بۆ منە 5 دانەوێ 6 دانێ بەڵام بەشێکیان بینی زۆرترە
چۆن ئەم ژمارە دیاری دەکرێت بە پێی گرفتەکە یاخود ئێوە چۆن بڕیان لەسەر دیاریکردنی ژمارەکاتان؟ دیاریکردنی ژمارەکە چۆنە؟ تۆ تەماشاکەی وەرشەوانێکی جیهانی هەیە کەڵەشاخیان بۆ کردووە 20 کوب لەسەر پشتێتی. ئەمە کێشە نییە، ئەمە کەڵەشاخی وشکە. چکە ئێمە ئەگەر کەڵەشاخ باسی جۆرەکانی کەین سێ جۆری سەرەکیمان هەیە. کەڵەشاخی تەڕ واتە خوێنی، ئەوەی کە خوێنی لێنی. کەڵەشاخی وشک ئەوەیە کە شوێنەکە فشارایی ڕایەکێشی بێەوەی خوێنی لێبێنی. کەڵەشاخی خلیسکاویشمانەیە. خلیسکا واتە شوێنەکە زەیتی لێ درێت و وەکو مەساج ماڵش بە کوپی کەڵەشاخەکە ئەو شوێنە مەساجەکرێت و کوپەکە ئەجوڵێنرێ، پێوترێت کەڵەشاخی خلیسکاو. ئەگەر کەڵەشاخی وشک بەکاربێنین ژمارەی کوپەکان کێشە نیە، توانی 20 بەکاربێنی، 25 بەکاربێنی، 15 بەکاربێنی. بەڵام کەڵەشاخی تەڕ ئەوەی کە خوێنی لێنی توش فرەی لێی وا باشە لە حەو کوب تێنەپەڕێ، لە حەوتان 3 کوب 5 کوب حەو کوب. ئەگەر یەکێ وەزنی زۆر بێ واتە کێشی زۆر بێ 100 کیلۆ بەرەو ژوور بێ، نەخۆشیەکانی زۆر بێت لەو کاتە ئەتوانی 9 کوب و ئەوانە بەکاربێنی. بەس ئێمە ستانداردمان هەیە بەپێی قانونی یەکێتی کەڵەشاخگرانی بەریتانیا کە لێکۆڵینەوەیان زۆرە لە بواری کەڵەشاخە، هەم بەریتانیا هەم ئەڵمانیا. ئەوان ئەڵێن حەو کوب با زیاتر بەکار نەهەیە بۆ مرۆڤێکی پێگەشتوو. باش دکتۆر ئەو سێ جۆرەی کە تۆ ئاماژە و پێ کرد بۆ هەموو کەسێک بۆ منە بەپێی خواستی کەسەکە یاخود ویستی کەسەکەی بۆ منەیەت ئەڵێ من کەڵەشاخی تەڕ بۆم بەکاربن یا خود وشک، یان ئێوە خۆتان دیاریکەن ئەم کەسە پێویستی بە کام جۆرەیانە؟ نە، بەپێی خواستی کەسەکە نییە، چکە ئەو نازانێ ئەبێ کەڵەشاخگرەکە بڕیاری بۆ بە چی باشترینە بووە. بۆ نمونە یەکێک کێشەی کەم خوێنی هەیە، کەم خوێنی ئەنیمیا، نابێت کەڵەشاخی تەڕی بۆ بکەی کە خوێنی لێبێنی، لەو کاتە کەڵەشاخی وشکی بۆ بکەی. یاخود ئافرەتێک هەیە لە با بڵێن حاڵەتی دووگیانیایە، دکتۆری سپۆری ئافرەتان وتێتی ئیلا بێ بە نەشتەرگەری مناڵت بێ، لەو کاتە ئەچێ بۆ لای شارەزا لە بوارەی پزیشکی سروشتی و کەڵەشاخی وشکی بۆکە لەم منتیقانەی پێشەوە بێ ئەوەی خوێنی لێبێنێ. کاتە بۆ ئافرەتانی دووگیانیشە بە کەڵەشاخ ئەنجام لە کەڵەشاخی وشک، کەڵەشاخی وشک یاخود کەڵەشاخی خلیسکاو بەکارهێنرێ بۆ یارمەتی چالاکردنی لێشاوی وزەی لاشە بە لەگەڵ چالاکردنی سوڕی خوێن و ئەو گرفتانەی کە دروستە بن واکە نەشتەرگەری بۆ بکرێ و گرفتانە لابا و هیچێکە لەو هەوڵانەی بۆی بە سروشتی مناڵی بێ. باڵە لێردا تەمان دیاری کراوە بۆ منە هەر تەمەنێک بێت تەمەنێکی بچووکیشی هەبێت دەتوانێت بێ کەڵەشاخ بکات؟ پرسیارەکە جوانە. مناڵ باش نییە کەڵەشاخی بۆ بکەی، پێویستی بە کەڵەشاخ نییە، چکە لاشەی مناڵ زوو خۆی تازاکاتەوە، وزەی زۆرە، خەڵک لە شتەکان وەرەگرێ، مادەی زیان بەخش و خڵتە لە لاشەیە کەمە، بۆیە وا باشە بۆ مرۆڤی پێگەشت و کەڵەشاخ بکرێ و بۆ مرۆڤێک کە تەمەنی زۆر نەبێ. ئەو کەسانی تەمەنیان زۆرە واتە ئەوانەی کە ئەکەونە تەمەنی با بڵێن 1970 و ئەوانە باش نییە کەڵەشاخی تەڕیان بۆ بکەیت، لە هەنێ حاڵەتە ئەتوانی کەڵەشاخی وشکیان بۆ بکەیت بۆی هەم سوودی لێوەربگرن هەم زیانی لاوەشی کەڵەشاخەکە نەبێ بۆیان. باشە من ئەمەوێت دوو جۆر دانە و هێناولانە ئێمە بەو شێوەیە نازانین ئەو کامە جۆریانە بۆ کامانە. باشە ئەم دوانی کە تۆ هێناوتە لە ستۆدیۆ ئامادەی جیاوازیان هەیە بنەوەی لە ناو پاکەتەکەی و ئەوش کە لە جەرەوەیە؟ ئەمە بەس قەبارەکانیان جیاواز. بۆ نمونە ئەگەر لە پشتاوی کەین ئەم کوپە بەکارێنین، زۆربەی شوێنەکان ئەمە بەکارێنن، بەڵام ئەم کوپە پلاستیکیە. پلاستیکیە واتە یەک جار بەکارێ، پێوتر دیسپۆزبڵ واتە یەک جار کە تۆ بەکارێنە بۆ یەکێک فڕێ بەکاری ناهێنیتەوە. جاران کوپەکان شوشە بوون بەکارها بۆ یەکێک دوای تاقیمەکرا و بەکار هاتەوە. ئەو نیە بۆ دکتۆری دانیش هەنێ کەرەسەی لە بابەتان هەیە، دکتۆری عام و ئەو بابەتانە، بەڵام ئێستا وا باشە تەنها کوپی پلاستیکی بەکاربێ بۆی کە بۆ کەسێک بەکاری هێنا فڕێ بیت و بەکاری نێنیتەوە. ئەمە تەنها قەبارەکانیان جیاوازە، ئەمە گەورەترە، ئەمە وەسەتە، ئەمە هەرە بچووکەکەیانە، ئەمە بچووکەیانە. بەم قەبارانە بە هەمیان نەتوانیت هەر سێ جۆر کەڵەشاخەکە بکەیت. کاتە دوای بەکارهێنانیش ئەمە پێویستە هەمووی فڕێ بدرێ، پێویستە فڕێ بدرێ ئەگەر ئەم شێوازە بێ. ئەگەر شوشەکان بێ ئەتوانێت تاقیم بکرێت، بەس ئەوە باش نییە. ڕێنمایەکانی
سنتەرە پێشکەوتەکانی کەڵەشاخ وا ڕێنماییمانەکەم کە مادەی دیسپۆزەبڵ بەکاربێنین واتە یەکجار بەکار هاتوو. باشە کاتەی جیازێکی نیە بۆم نەگەر بە شوشش بکرێ و بەمەش بکرێ هیچ جیازێکی نیە تەنها گۆڕانکاری لە ئەمە پلاستیکەمی تریان شوشەیە. ئەخۆی ئەگەر باسی ئەو مادانە بکەین کە کەڵەشاخی پێکرێ بەڵێ جیاوازیان نییە بەڵام خۆی بە درەختی شەکرێ درەختی بامبۆ واتە درەختی حەیزەران ئەبردرێ نێوانە گرێکانی قەدەکا بێ بە بنکی کوپەکە ئەمەشی کە بڕیتەوە کوپ پەرداخێکی لێ بەوە ئەکرێ بە کوبی پلاستیکیەکرێ بە کوپی شوشەیەکرێ زوش لە مێژووی کەڵەشاخە بە شاخی ئاژەڵەکان کردن منش ئەوم بینی ئەمشابین بە قۆچی ئاژەڵان ئاژەڵەکان کردویانە یاخود بە شاخی ئاژەڵەکان کردویانە بە شێوازی کلاسیکی بەڵام ئێستا تەکنۆلۆژیا پێشکەوتووە ئەم مادانە دروستەکرێن ئاسانترن و بەکارهێنانیان خۆشترە و ئەتوانێت یەکجار بەکاری بێنی. بەڵێ تۆ دکتۆر چەند ڕۆژێکە دیاری کرد کە ئەم کەسانە ئەنجامی بۆم نە دووشەم و سێشەم و پێنجشەمەوە دەتوانێت کەسێک بەردەوام لە ڕۆژانەدا بێ کەڵەشاخ ئەنجامدا یاخود دیاری کراوە دەکرێت هەفتەی یەک ڕۆژ بێ یاخود مانگی یەک ڕۆژ ئەم کەڵەشاخ ئەنجام بە. کەڵەشاخ وا باشە ئەگەر ئەو کەسە نەخۆش بێ ئەگەر نەخۆش بێ بۆت هەیە چەند جەلسەیەکی بۆ بکەی هەموو جەلسەیەک واتە هەموو دانیشتێکی کەڵەشاخ کە بۆ یەکەی 3 هەفتەی بین بێ باشە بەس ئەگەر بۆ خۆپارێزی بیکە وەرزی جارێ بیکە باشە بەهار هاوین پاییز زستان باشترین وەرزەکانیش بۆ کەڵەشاخ وەرزی بەهار و هاوینە لەو کاتە مادە زیان بەخشەکان لە لاشازیا ئەکەن چۆن سروشت خۆی تازاکاتەوە لە بەهارە لاشەی مرۆڤیش ئێوێ خۆی تازەکاتەوە لەو کاتا کە تۆ کەڵەشاخەکەی بۆکەی بەخشە لەو کاتە تۆ ئەتوانی زۆرترین مادەی زیان بەخش و خەڵتە لە لاشەی و کەسە دەرکەیت و تازەیکەیت. باشە لێرەدا دیاریکراوە بۆ منە کەسێک بوترێ بە هیچ جۆرێک نابێت کەڵەشاخ ئەنجام بات کێن ئەوانە بۆ نمونەیەکێک نەخۆشی هیمۆفیلیای هەیە نەخۆشی هیمۆفیلیاوەتەوەی کە خوێنی فیسقاکە لەو کاتە شفرەکەی لێبێ خوێنەکەی فیسقاکە تووشی نەزیفە بێ خوێنبەربوون نابێ کەڵەشاخی بۆ بکەیت ئەو کەسانەی کە نەخۆشی ئەنیمیایان هەیە واتە کەم خوێنی وا باشە کەڵەشاخیان بۆ نەکەیت کۆمەڵی حاڵەتی نەخۆشی ڤایرۆسی جگەرەوەوانە هەنێک جۆر لە ڤایرۆسەکانی جگەر وا باشە بۆیان نەکەی بەڵکو قەدەغەیە هەنێک جۆر ئەتوانین لەژێر ڕێوشێنی خۆپارێزی توندا بەکاری بێنی بۆی باش ئەی ئەوانەی کە نەخۆشی پێستیان هەیە بۆ منە ئەگزیما بێ سەدەف بێت باڵێکی بێت ئەوانە بۆیان نەکرێ کێشەی تیانە سەدەف ئەگەر نەخۆشیەکەی تەنی بێتەوە واتە بڵاو ببێتەوە لە لاشەیە و زۆر بێ وا باشە بۆی نەکرێ بەڵام ئەگەر بیدایەت بێ یاخود ئاستی نەخۆشیەکەی مامناوەند بێ ئەتوانی بۆی بکەی لەو کاتە کەڵکی لێوەرەکرێ بەڵام ئەگەر زۆر بڵاو بێ لە لاشایە و تەنرا بێتەوە وا باشە بۆی نەکەی. بەڵ بۆ منە کەسێکێت کەڵەشاخ لای ئێوە ئەنجامێت ئێوە پێشتر لێ پرسیینەوەی لەگەڵ داجەکان پێش کەڵەشاخ چی کردو چ خۆراکێکی خواردو یاخود پێویستە دوای کەڵەشاخ چی بکات و چی نەکات بێگومان ئەو کەسەی کە کەڵەشاخە کاوا باشە 24 ساعت پێشەوە گۆشتی سووری نەخوارد بێ ئەو کەسە وا باشە ئیسراحەتی تەواوی کرد بێ و وا باشە نانی نەخوارد بێ بۆ ماوەی 24 کاتژمێر پێشەوە نابێت 24 کاتژمێر کە بەیانیان هێت بۆ لای ئێمە کەڵەشاخی بۆکەین با ژەمی بەیانی نەخوارد بێتە ناژەمی بەیانی ئەتوانێ 6 دەنە خورما بخوا ئەتوانێ مۆزێک بخوا سێوێ بخوا بەڵام ژەمی تەواو نەخوا دوای ئەوە کە کەڵەشاخی بۆکرا ئەتا 24 ساعت وا باشە خۆی نەشوە هیچ چالاکێشی خێزانی نەبێ هەروەها نابێ هیچ ئەرک و قورسایەکی زۆر بخاتە سەر لاشەی بۆ نمونە وەکو ئیشی کرێکاری ئیشی مەیدانی ئەتوانێت پیاسە و جوڵە ئەوانە بەڵام ئیشی قورس نابێ بکە. زۆر باشە سپاس بۆ دکتۆر سەروەر لەکی شارەزای لە پزیشکی سروشتی سپاس بۆ ئامادەبوون سپاس زانیاریەکان.